بەنسبەت توشبوانی شەکرە وەکو نەخۆشە درێژخانەکان پێمان باش نییە بە ڕۆژوو بن تەنها لەژێر چاودێری دکتۆری پسپۆرانە بێت. کاتێک کە پسپۆری تایبەتمەندی خۆیان ڕێگەی پێدان بە ڕۆژوو بن ئەو کاتە ئەتوانن بە ڕۆژوو بن ئەنجا لەژێر ڕێنمایەکە بۆ نەخواردنەوەی بڕی ئاوی پێس و دەرمانەکانیان ڕێخەن لە کاتی خۆیان بەپێی کاتەکان لە چی لە ئێواران لە بەربانگا چی لە پارشێوان کە دەرمانیان هەیە لە کاتی خۆی بیخۆن لە بیرم چوو نەبێت لە دەرمانەکانیان لە بیرم چوو نەمتانی بیخۆمیان حەب دەرمانەکەم نیوەڕۆیە من بەس بەربانگ و پارشێوم هەیە نایخۆم جارێ دوای ڕەمەزانەی خۆم ئەوە خراپە. دەرمانەکانت پابند بە پێیەوە و خواردنەکانشت بە بڕی تەندروست بێت بە بڕێکی پێویست بێت دوورکەونەوە شیری نەمەنیەکان نابێ بخۆن و ئاوی باش ئەوێ بخۆنەوە و سەرچاوێری شاڵی باش وەرگرن. ئەمە لە حاڵەتێکە کە دکتۆر ڕێی پێدان بە ڕۆژوو بن. ئەگەر ڕێی پێنەدان بە ڕۆژوو بن هەر ئەبێ ئاگایان لە خۆیان بێن ژەمەکان لە کات و ساتی خۆیان بخۆن و ئەنی بەیانیان لە کاتی خۆیان نیوەڕان لە کاتی خۆیان ئێواران لە کاتی خۆی دەرمانەکانش لە کاتی خۆی وەگرن. بۆیە لە زۆربەی حاڵەتەکان ئەوانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بە زۆری پێیانڵێن بە ڕۆژوو مەبن.